ئەو کەسەی کە بوختانێکی بۆ کراوە ئەمڕۆکانە بازاڕی فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی قسەیەک بۆ کەسێک فڕێ دەدرێت بەخوا تۆ نە بە چاوی خۆت هیچت بینیوە نە بە گوێی خۆت هیچت بیستووە وەڵی نە فڵان کەس سەفەرت لەگەڵ کردووە نە دراوسێت بووە لە مامەڵت لەگەڵا کردووە نە لە نزیکەوە نانێکتان بەیەکەوە خواردووە کەسێکی بوختانچی پەیجێکی سێبەر بەکرێ گیراوێک دڵە فڵان کەس بوختانێکی بۆ فڕێ دەدا بۆ ئافرەتێک بێ بۆ پیاوێکی کەسایەتی بێ تۆش یەکسەر لە ماڵەوە لایکێک و کۆمنتە نازانم چیە پێیدا دەکەی تۆ بەشداری ئەو ستەمەت کرد تۆ بۆ خۆت هیچ نەدیوە ئاگال لە هیچ شتێک نییە دڵنیا بە باجەکەی دەدەی بە ئەندازەیەوەی جاریوە کۆمنتێکی درێژ نووسیەوە تۆش کۆمەڵک قسەی ناشرینت پێوتووە بەبێ ئەوەی کە تۆ هیچت بینی بێ بەبێ ئەوەی بزانانی داخۆ ئەمە بوختانێکە بۆ فڵان کەس دەکرێت باشە من بۆ خۆم بخەمە ئەو زەلکاوە ئەو پیساوە بۆ خۆم پیسکەم کاتێککە جلبەرگەکەم دەروونم خاوێنە وڵی سیرەکەی هەر لە خۆ هەناڕەحەتی لە ماڵەوە دانیشتی بەبێەوەی هیچ عیبت هەبێ الحەمدولە جیفانت گەرمە کێشە لەگەڵ خەڵکانێکەتی لە خۆ دڵتەنگی ئەوە هی ئەو لایکەیە هی ئەو کۆمنتەیە کە تۆ پشتیوانی بوختانچیەکەت کرد هەر لە دنیادا هەر ساد بۆ ساد خوای گەورە تۆڵە لێ دەکاتەوە ئەو کاتەی کەوا تۆ خەوتووی مەظلوم دوعا دەکا خوای پەروەردگار باسی نوح پێغەمبەر دەکات دەفەرمێ فدعا ربه أني مغلوب فانتصر فەرمووی پەروەردگارە والله من شکستم خوار بەرامبەر بەو قەومە نەفامە 950 ساڵە بانگیان دەکەم بۆ لای خوای پەروەردگار بۆ یەکتاپەرستی واسێنان لە بتپەرستی لە خراپەکاری لە ستەمکردن لە یەکتر یا ڕەبی خوا پەلامارم دەدەن پێم دەڵێن شێتی لە وشکانیە کەشتی دروست دەکەی خوا تۆ ئاگال لێ من بە فەرمانی تۆ دروستی یەکەم ئەوانە بە شێتم دەزانن خێزانی خۆم گاڵتەم پێ دەکا ئەنی مەغلوب خوایە شکستم خواردووە فەنتەسیر خوایە بێ بە هەناو هاوارمەوە